بسم الله وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستەکانم السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکانم لە خوای پەروەردگار ڕەحم و میهرەبانی خۆی دابارێنە بەسەرماندا. خوای پەروەردگار فەڕ و بەرەکەتی خۆی دابارێنێ بەسەر ئێوەی بەڕێز و خۆشەویستە. یا ڕەبی خوای پەروەردگار ڕۆژ و تاعەت و عیبادەت و بەندایەتیمان لێ وەربگری. خوای پەروەردگار بیکەیتە شەفاعەتکای ڕۆژی دواییمان. خوای پەروەردگار لێمان قبوڵ بکەی. پەروەردگارە لەو کەسانەمان بگێڕە کە لەم مانگە پیرۆزەدا گردنیان لە ئاگری دۆزەخ دەپارێزی، لێیان خۆش دەبی. ئامین بڕەحمەتیکە یا ئەرحەم الراحمین. خۆشەویستەکانم، دوای کۆچی دوای پێغەمبەری ئاز عەلەیهی سەڵات وەسسەلام، وەکو وەفایەک ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ عومەری کوڕی خەتابدا سەردانی ئەیمەنیان کرد. سەردانی ئەیمەنیان کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەم ئافرەتە خاوەن پلەپایەیەکی گەورە بوو لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام. ئەم ئافرەتە خۆشەویستی پێغەمبەری ئازیز بوو عەلەیهی سەڵات وەسسەلام. پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم تا لە ژیاندا بوو زۆرترین کات سەردانی ئەم ئافرەتەی دەکرد. بەڵێ ئێستا ئەیمەن خاوەن تەمەنێکی پڕبەرەکەت و توولانی تەمەنی تەواو بەرەو سەرەوە کشاوە، لەگەڵ ئەوەی کە دەبینێ ئیمامی ئەبوبەکر لەگەڵ عومەری کوڕی خەتابدا دێنە ژوورەوە. ڕاستەوخۆ چاوەکانی پڕ دەبن لە فرمێسک و هۆن هۆن فرمێسک لە چاوەکانی دێنە خوارەوە دەست بە گریان دەکات. بۆ چکە ڕاستەوخۆ ئەو سەردەمانەی بیرکەوتەوە کە پێغەمبەری ئازیز لەگەڵ ئەبوبەکر و عومەردا ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ هەستێکیان بەیەکەوە سەردانی ئەیمەنیان دەکرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. خۆشەویستەکانم، ئالەم کاتەدا ئەبوبەکر و عومەر دڵی ئەیمەنیان دایەوە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ، وتیان ئایا نازانی ئەوەی کە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام هاتووەتە پێش ئەوە خێری تێدایە؟ فەرمی بەڵێ بەدڵنیاییەوە ئەوەی بۆ پێغەمبەری ئازیز هاتووەتە پێش هەر ئەوە خێری تێدایە. بەڵام من بۆ ئەمە ناگریم، من بۆ ئەوە دەگریم دوای کۆچی دوایی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسسەلام دەرگای وەحی نێوان ئاسمانەکان و زەوی بە تەواوەتی داخرا. تەواو ئەو ڕۆژگارانە بەسەر چوون کە جبریل زوو داهاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم کە بەم شێوازەی وت ئەوانیش دەستیان کرد بە گریان. خۆشەویستەکانم، ئەیمەن کێیە کە بینینی ئەم دوو کەڵە پیاوەی ئیسلام دەستی کردە گریان؟ ئەمە دایانی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسسەلام. ئەمە دیاری باوکی پێغەمبەری خوا بوو صلی الله عەلەیهی وەسەلەم دوای ئەوەی کە عەبدوڵڵا کۆچی دوایی کرد ئەم کەنیزەکە کە ئەیمەنە و کاتە کەنیزەکێک بوو بەجێما بۆ پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسسەلام. پاشان پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم ئەم ئافرەتە بەڕێزەی ئازاد کرد. بەڵێ خۆشەویستەکانم، سەیری ئەم ئیسلامەکەن چەندە مرۆڤەکان دەباتە پلەپایەکی گەورە. ئەیمەن کەنیزەکێک کە کڕین و فرۆشتنی پێوە کراوە، ئەگەر لە لای پێغەمبەری خوا نەبوایە صلی الله عەلەیهی وەسەلەم هیچ کەس نەیدەناسی. بەڵام لەبەر ئەوەی لە خزمەتی پێغەمبەری ئازیزدا بووە هەتا ڕۆژی دوایی ناوی بە درەوشایی دەمێنێتەوە. بەڵێ لەو کاتەوەی کە ئامینە دایکی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسسەلام کۆچی دوایی کرد، ئەیمەن وەک دایک هەڵسوکۆتی لەگەڵ پێغەمبەری ئازیزدا دەکرد صلی الله عەلەیهی وەسەلەم. ئەیمەن لە هەموو کەس زیاتر ئاشناتر بوو بە هەموو وردەکاریەکی ژیانی پێغەمبەری ئازیز صلی الله عەلەیهی وەسەلەم. هەر لە تەمەنی منداڵیەوە لە خزمەت پێغەمبەری ئازیزدا بوو. پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم زۆر وەفادار بوو بۆ ئەم ئافرەتە بەڕێزە. دوای ئەوەی کە دایکی کۆچی دوایی کرد بە هەنسکی گریانەوە بە قوڵپەقوڵپی گریانەوە فەرمووی ئەی ئەیمەن، دوای کۆچی دوایی دایکم تۆ دایکی منی. خۆشەویستەکانم،
بەڵێ ئەبوو بەکری سدیق و عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەوێ وەفادارن بۆ پێغەمبەری ئازیز عەلەیهی السەلات وەسەلام، وەفادارن بەرامبەر ئەو کەسانش کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وەسەلەم خۆشی ویستون و چاکەیان لەگەڵ پێغەمبەری خوادا کردووە، بۆیە بە بەردەوامی سەردانی ئەیمەنیان دەکرد. بۆیە ئەمەش چیمان فێر دەکا؟ ئەوەی کە وەکو لە فەرمایشتی پێغەمبەری ئازیز و عەلەیهی السەلات وەسەلام ئین من ئەبەڕ البر صلة الرجل أهل ود أبيه بعد أن يوليه. چاکترین کردەوەی چاکە کە مرۆڤ ئەنجامی دەدات ئەوەیە دوای کۆچ و دوای دایک و باوکی سەردانی ئەو کەسانە بکات کە دۆستی باوکی یاخود دۆستی دایکی ئەون. بۆچی خۆشەویستەکانم، ئەیمەن یەکێکە لەو کەسانێک کە دۆستی پێغەمبەری خۆی صلی الله عەلەیهی وسەلەم، ناز هەڵگری پێغەمبەری خۆی صلی الله عەلەیهی وسەلەم. تۆ کاتێک باوکت کۆچی دوایی دەکات، دایکت کۆچی دوایی کردووە یاخود هەردووکیان، کاتێک کە سەردانی دۆستەکانیان دەکەیت لەلایەک یادەوەری هەردووکتان دەگەڕێتەوە بۆ سەردەمانەی کە دایک و باوکت لە ژیاندا ماوە. هەمان کات بە هۆکاری سەردانی کردنی تۆ بۆ لای ئەوان ئەمە دەبێتە دەرفەتێک و دڵیان خۆش دەکەی بەو هۆکارەوە دوعا بۆ دایک و باوکت دەکەن. خۆشەویستەکانم، ئەم ئیسلامە فێرمان دەکات بە بەردەوامی مرۆڤ وەفادار بێ بەرامبەر ئەو کەسانی کە دۆستی دایک و باوکی بوون. ئەوە عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێکیان لە ڕێگەی مەککەدا ڕێی دەبڕی، چاوی بە کەسێکی ئاعرابی کەوت، هەر لەگەڵ ئەوەی کە چاوی پێی کەوت لەسەر گوێ درێژەکەی دابەزی، مێزەرەکەی پێدا بە گوێ درێژەکەشی تەسلیم کرد. ئیبن دینار سەری سوڕما فەرمووی خوا چاکت بۆ بکە ئەی عەبدوڵڵای کوڕی عومەر، ئەمانە ئاعرابین، ئەمانە بە کەمترین شت ڕازی دەبن لە بری ئەوەی گوێ درێژەکەت و مێزەرەکەت پێدا با بە کەمێک خواردن ڕازیت بکردایە. عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە وەڵامدا چی فەرموو؟ فەرمووی باوکی ئەم پیاوە دۆستی عومەری کوڕی خەتابە. سێرکەن خۆشەویستەکانم، باوکی ئەم کەسە دۆستی عومەری کوڕی خەتابە، بەو شێوازە وەفاداری دەنوێنێت بەرامبەر ئەو کەسانی کە دۆستایەتیان لەگەڵ عومەری کوڕی خەتابدا کردووە، بە دڵنیایەوە لەمە زیاتری شک ببردایە. عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێی دەبەخشی. ئەمڕۆ ئێمە چەندە پێویستمان بەوە هەیە کەم بەسەر هاتانە جێبەجێ بکەین. وەکووتم سەردانیکردنی ئەو کەسانی کە دۆستی باوکت یاخود دایکت یاخود هەردووکیانن دوای ئەوەی کە باوک و دایکت کۆچی دوایی دەکات، هۆکارێکە لە هۆکارەکان بۆ دڵخۆشکردنی ئەوان و هەمان کات هۆکارێکە لە هۆکارەکان تا دۆستەکانی باوک و دایکت دوعای خێریان بۆ بکەن. بەڵێ ئەیمەن بە تەشریفێنانی ئەبوو بەکر و عومەر ئەو ساتانەی بیرکەوتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم لە ژیاندا بوو و بەیەکەوە هەرسێکیان بەیەکەوە سەردانی ئەیمەنان دەکرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بۆیە بۆ شێوازە دەستی بە گریان کرد. خۆشەویستەکانم، ئاینی پیرۆزی ئیسلام مرۆڤەکان بەو شێوازە ئاراستە دەکات کە لە ژیانی دنیادا وەفادار بین بەرامبەر ئەو کەسانەی کە چاکەکار بوون، ئەهلی وەفا بوون بەرامبەر دایک و باوکمان. ئاینی ئیسلام داوامان لێ دەکات دوای کۆچی دواییان ئێمەش بەرامبەر ئەو کەسانە وەفادار بین. ئەگەر ئەو وەفایە سەردانیکردن بێت، هەواڵپرسین بێت، ئەدەمەوە هاتنیان بێت، خوای پەروەردگار لە دایک و باوکی هەمومان خۆش بێت، خوای پەروەردگار لە دایک و باوکمان خۆش بێت، گۆڕەکەیان پڕ بکات لە نور لە ڕۆژی دواییدا لە ژێر بەیداخی لا ئیلاهە ئیلا الله حەشرمان بکات. لە دوعای خێر بێبەشم مەکەن. تاکو دیدار أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. السلام عليكم ورحمة الله